یاسای حیجابی زۆرەملێ بەکردەوە خرایە ناو زبڵدانی مێژووەوە. وەزیری فەرەنگ و ئێرشادی ئیسلامی ڕۆژی دووشەممە 24 بەفرامبەر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەگەڵ ڕۆژنامەنووسانی دەستەبژێر بەڕێوە برد. لەم کۆبوونەوەیدا پەیامنێرێک سەبارەت بە یاسای حیجابی زۆرەملێ پرسیارێکی ئاراستە کرد. ئەو وتی کە یاساکەوە دواکەوتووە و لە بری ئەو قسە لە پرۆژە یاسایەک دەکرێت. ناوبراوجەختی کردەوە کە شۆڕای فەرەنگی گشتی بە گوێرەی هەمان پەسەندکراوەکانی پێشوو بەردەوام دەبێت تا ڕێگایەکی نوێ دەستنیشان دەکرێت، جا پرۆژە یاسا بێت یان یاسایەکی نوێی پارلەمان. هەر لەو ڕۆژەدا سدیقی وەسمەقی و نەرگس ستوودا دوو هەڵسوراوی ناسراوی بزوتنەوەی ژنان ڕاگەاندراوێکیان بڵاو کردەوە و تێیدا وێڕای ئیدانەکردنی یاسای حیجابی زۆرەملێ خوازیاری هەڵوەشانەوەی بوون. ئەوان نووسیان گەیشتن بە ئێرانێکی دموکراتیک و زاڵبوونی خەڵک بە سەرچارە نووسی خۆیاندا پێویستی بە کۆمەڵگایەکی مەدەنی بەهێزەیە کە بتوانێت شێلگیرانە لە پێناو دەستەبەرکردنی ویست و داواکاریەکانیاندا تێبکۆشن تا ئەو کاتەی کە بە تەواوی بەدی دەهێنن. ئەوان وێڕای بێبایەخ لە قەڵەمدانی ئەو یاسایە لەسەر پێویستی بەشداریکردنی وەرزشوانانی ژن بەبێ حیجاب لە یاری و کۆڕ و کۆبوونەوە نێودەوڵەتیەکاندا جەختیان کردەوە و ئەویان بە نیشانەیەکی گرنگ لە سەرکەوتنی ژنانی ئێران زانی. ئەم دوو هەڵسوراوەی بواری مافەکانی ژنان نووسیویانە چاوەڕوانی ئێمە لە کۆمەڵگای وەرزشی ئێران بە تایبەت وەرزشوانانی پیاو ئەوەیە کە شان بەشانی وەرزشوانانی ژن لە پێناو لابردنی سەرجەم سنووردارکردنەکان لەوانە لابردنی حیجابی زۆرەملێ تێبکۆشن. یاسای مردووی حیجاب بۆتە کەمپینێک لە نێوان زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران و بازنەی بەرتەسکی دەسەڵات لەلایەک و ڕفۆنخوازە بەناو لیبراڵەکان لەلایەکی ترەوە. لەم نێوەدا بەرەیەکی سێهەمیشەیە کە بریتیە لە بەرەی جەماوەری خەباتیێڕ و ئازادی خواست، بەرەیەکی کە بەردەوام خەریکە گەشە دەکات و بەهێزتر دەبێت. گوشارەکانی ئەم بەرەیە وای کردووە کە سەرجەم باڵەکانی ڕفۆنخوازان پێمان وابێت یاسای حیجابی زۆرەملێ ناتوانێت بچێتە بواری جێبەجێکردنەوە. دەوڵەتی پزیشکیانی ژووتی کە ناتوانێت جێبەجێ بکات و بڕیارە بەدیلێک لە جێگەی ئەو یاسایە پێشنیار بکەن. و ئێستا ئەو یاسایی کە وەزیری ناوخۆ بە پرۆژە یاسایی دەزانێت نەک بە یاسا ڕادەستی شۆڕای باڵای ئەمنیەتی ملی کراوە. بەڵام بازنەی بەرتەسکی دەسەڵات هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی کە حیجابی ئیسلامی وەک هێمای دەسەڵاتەکەی لە کۆمەلگادا بەسەر ژنانی ئێراندا بسەپێنێت. بەڵام ئەمە وەک ئەوە وایە کە بزمارێک بە ئاسندا بکوتی. ژنانی تێکۆشەر و پیاوانی ئازادی خواست کە زۆرینەیەکی ڕەها پێک دەهێنن یاسای حیجابیان تێپەڕاندووە و خەریکی بەدەستهێنانی سەرکەوتنی زیاترن لە گۆڕەپانە نوێیەکاندا. بزوتنەوەی ژنان لە ئاخێزی شۆڕشکێڕانەی ژن ژیان ئازادیدا بە سووتاندنی سەرپۆش و حیجابی زۆرەملێ و سەماکردن لەسەر شەقامەکان و فڕێدانی عەمامەی سەری ئاخوندەکان لە پێش چاوی جەماوەر هێز و توانایی دەسەڵاتدارانیان لەگەڵ ئاڵنگاریەکی جددی بەرەوڕوو کردەوە. ئەمڕۆ ژنانی خەباتگێڕ و ئازادپۆش لە درێژەی ئاخێزی شۆڕشکێڕانەی ژینادا پیاوسالاری و ئیسلامی سیاسیان کردوتە ئامانج و بە سەپاندنی بەکردەوە و تا ڕادەیەکی مافی تەلاق لە کۆمەلگادا هەوڵی لاوازکردنی پیاوسالاریان داوە. ژنان بەکارکردن و پشبەستن بە خۆیان لە ڕووی ئابووریەوە ئەو بنەماسەرەکیەی پیاوسالاریان بردووەتە ژێر پرسیار کە گۆیا پیاوان تاکە دابینکاری بژێوی بنەماڵن. بەرزبوونەوەی پێگەی ژنان و هەڵسوکەوتی یەکسان لەگەڵ کچان و کوڕانیش لەناو بنەماڵەکاندا یەکێکە لە دەستکەوتە بەرچاوەکانی دیکە. گومان لەوەدا نییە کە لە ئەگەری بەردەوامبوون و گەشە و پەرەسەندنی ئەو خەباتانەی ئێستای ژنان بەشێک لە بورژوازی و نێونەرانی سیاسیان لە ئێران ناچار دەبن پۆتانسیێلی قبولکردنی دەستکەوتەکانی تا ئێستای ژنان لە بواری جلوبەرگی ئازاد لە خۆیان نیشان بدەن و لە فەرهەنگ و تەنانەت یاساکانیشانیاندا بیگونجێنن. جلوبەرگی ئازاد مافێکی سەرەتاییە کە لە سەرانسەری جیهاندا قبول کراوە جگەل لە حکوومەتە ئیسلامیەکانی ئێران و ئەفغانستان، کەواتە دەبێ ئەم قۆناغەش تێپەڕ بکرێت. پێویستە خەبات و تێکۆشانەکان بەرەو دەستەبەرکردنی مافی ژنانی کرێکار و زەحمەتکێش ئاراستە بکرێن و بۆ نمونە لە پێناو هەڵوەشانەوەی بازاڕی نافەرمی کاری ژناندا خەبات بکرێت. پێویستە ژنانی کرێکار لە هەموو ئەو مافە یاساییانە بەهرەمەند بن کە ئەمڕۆ بە تەواوی لی بێبەشن. دەبێت دابینکردنی دەرفەتی یەکسان بۆ کاری هەمیشەیی و ڕاهێنانی ژنان لە ئاستێکی بەرزدا
یەکێک لە ئەرکە پێشینەکان بێت. پێویستە بە سەپاندنی یاسای گونجاو و پێکێنانی ڕێکخراوی کرێکاری بۆ چاودێریکردن ڕێگری بکرێت لە هەر چەشنە کەڵک وەرگرتنێکی خراپ لە ژنان لە ناوەندەکانی کار لەلایەن خاوەنکارانەوە. بزوتنەوەی ژنان کە یەکێک لە ویست و داواکاریەکانی بریتیە لە زاڵبوون بەسەر چارەنووسی خۆیدا، ناتوانێت تەنیا بە دەستەبەرکردنی ئەو شتانەی کە پێشتر ئاماژەیان پێکرا قەناعەت بکە، بەڵکو دەبێت بە خەبات و تێکۆشان لەم قۆناغەش تێپەڕ بێت. ژنان ناتوانن چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن مەگەر ئەو کاتەی کە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشی ئێران بەسەر چارەنووسی خۆیاندا زاڵ بن. لە هەلومەرجێکدا کە کۆمەڵگای ئێران لە بەردەم گۆڕانکاریەکی بنەڕەتیدایە و هەر کام لە چین و توێژەکان و هێزە سیاسی و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە هەوڵدان و تێدەکۆشن بۆ ئەوەی مۆرکی خۆیان لەسەر پێش هاتەکان بدەن، بزوتنەوەی ژنانیش نابێت لەم پێشبڕکێدا جێبمێنێت. حکوومەتی ئیسلامی بورژوازی ئێران لە جێژاوی قەیرانی زۆر گەورە و چارە هەڵنەگردا گرفتار بووە و لەو پەڕی بێتواناییدا هەوڵی ڕزگارکردنی خۆی دەدات. نابێت دەرفەتی پێویست بەم دەسەڵاتە چەوسێنەر و ستەمکارە بدرێت بۆ ئەوەی بتوانێت خۆی لەم جێژاوە دەرباس بکات. بەڵام ئەو چینەی کە زۆرترین بەرژەوەندی لە نەمان و لە گۆڕنانی تەواوەتی دەوڵەتی چینایەتی بورژوازی دەسەڵاتدار لە ئێران هەیە، چینی کرێکارە. ژنان و پیاوانی ئەم چینەن کە هاوپەیمانی سەرەکی بزوتنەوەی ژنانن. لەم قۆناغەدا پێویستە بزوتنەوەی ژنان هاوتەریب لەگەڵ هەوڵدان بۆ لە گۆڕنانی یاسای حجاب لە هەوڵی یەکریزی و یەکگرتووی لەگەڵ بزوتنەوەی کرێکاریدا بێت. لەم هەلومەرجەدا پێویستە هەوڵ بدرێت حکوومەتێکی داکۆکیکاری مافی کرێکاران و زەحمەتکێشان دابمەزرێت. لە ڕەوتی خەباتێکی لەو چەشنەدایە کە یاسای حجابی زۆرم لێ جێگەی شایستەی خۆی لە ناو زبڵدانی مێژوودا دەبینێتەوە.